شدی کردم داوکت ناوکت کجی درد و خاوکت داوکت شرکای لنده و لارکت راوکت رحمه یارتا بکای من شد شیداکای ئەو جاوەرە موبایلیان لۆ کڕیمە موبایل نە تەلەفۆنەکەم لۆ دەکەن نە تەلەفۆنشی پێ دەکری ئەخە لە بۆیان دەکەم لەسرم دادەخەنەوە بەخوا تەلەفۆنش لۆ خەسوۆی دەکەمەوە بزانم ئەو کوڕەم دەخینی چی کردەوە چی نەکردەوە نەبیناوە هەلو خەسرۆ کوی باشی جەرجی بابەی باوەجیان باشی کوڕە کوڕم ئەتو لۆ تەلەفۆنش لۆ پیرە بابەی ناکەی بزانە ئەو پیرە بابە مرد ما سەگە نازی گەشتیان نەگەشتێ لا باوەم ویستم تەلەفۆن بۆ بکەم بەس باش بخۆ کردت کوڕە خەسرۆ ئەتو کوڕە گسکەی کوڕە گسکە ئەتو لە هەمان خۆشەویستری ئەتو جەرجی بابەی جەرجی بابەی هەروایە وایە باوە ئەدی ئێستا بە چ خەریکی بەخوا هەر بە خوێندن و مەعەد و داخلی خەریکم ئەدی کوڕی من ناتانی بێەوە ئینجازە شتە چی بکەیت دێمەوە خەمن نەبی ڕۆژەک ئینجازە چی دەکەم دێمەوە هەر کۆچی مەجا لە چوەگرن دێمەوە بێخەم بە ئێدە زەرجی بابەی ئەتو لۆ خۆت بخینە بەڵکو شتەکە لێ دەرچی سەری بابت برنکەی ئەدە مادەم کوڕی من لە خۆت تێر تێر بخینە ئەمن خوا حافیز باشە باوە جان دەست و ماز دەکەم بەخێرچی بەخێرچی ئەی بە قوربانت بم بەخوای ئەگە ئەوەی خەمی منی بی ئەتووی دەنا ما باقی کەس ئەجێژم ئەم ژیانە بەجانە گەرچی سەختە و گرانە بەدانە دەنیا هێوام تۆی جانە بزانە هەی خۆیان چەنی دەکەم خۆم لێ ناکەی کورە وەڵای لەو تەنیایی بێزارم خوددا عالیم وەڵڵاهی مردم بەتەنێ وەرە ئەو ژیانەی نووسن هەر بەتەنێ ژیانی ئاساییت هەر بەتەنێ هاتوون و چوونت هەر بەتەنێ ئەو برادرانەی گەنجی پێکەوە بووین ئێستا هەموو ئەمیان لەبیر کردە کەس تەلەفۆنەشی ناکات کەس سەرشی لە من نادە درەنگە ئەلۆ خۆ بنوم سەرماندیمە بەخوای تەلەفۆنشی لۆ شەنگەی دەکەم ئەگە هەر کۆک بی زامستاکە چی هۆست بۆ درەنگەی ئەلۆ شەنگەی برام کوی تام کوی باشی ئەدێوە لە چێ وڵا لە چێمەوە لە ماریمە خەریکەوە دەنوو نەخۆم ئەها ئێدە زۆر چاکە مادەم نەنووسیی مادەم لە مارەی ئێستاکە فەوری دەگەمە دیاسەرت دێمەکنت کورە بابەت ئەتو شعورت هەیە بەو نێوە شەوەی وەختی میوانداریە هەر نەقەرە سپێنێ وەرە سپێنێ کاکە کورە وەڵڵا غەریبیت دەکەم دێم هەندێک لەکن دادەشم دوومنێشی دەکەین دەزانی کەسێک نییە بە تو برێ زۆر بێقری بەو نێوە شەوەی وەختی تەلەفۆنیە هەر دایخەوە دادایخەوە ئەی خۆدای خستەوە ئەوە برادری گەنجیمە باسی دەیگەڕێ ماشڵە نییە ئینسانی بێشعور نییە نازام لۆانە دە بە شعوری چوپەیەکەم بەسە کاکە بەسەی هەوە ئەلۆ خۆ بنوم ماڵە خۆم لێی بنوم زۆر پیاوانە ترکلۆپەکەش با پێی بشێ بەخوای دەترسێ وەرە تەلەفۆنش لە بۆ ئەو شێخ و خەی بکەم ئەوە ئەو کوڕێ من دوو مانگە سەرشی لۆ پیرە بابەی نەدا تەقا وەرە بە شێخە کوڕم لە شێ لا بابا تازە گەیشتیمەوە مارە قیچەکە نارم خواردیەوە نەرجیلۆکەکەم پێ کردیا
ئارێ وڵا پێم جوانە ئەڵقە دیتە دەری ئەدەمادەم لە ماری ئەوە لۆ نەکەسەکتان دێن نە دۆستێک دێن نە ئەحبابێک دەبرن سەرش لۆ پیرە بابی بدەنم گۆ بابە لۆ لە من دەکەنم گۆ ها بەخوای ئەوەیە بە قورعان نارم بابە تااقەتم نییە ئەگەر مەجاڵێک بوو سەرێک لێرە دەم ئەدەمادەم پێت ناکرێ بێ ئەدەمادەم کاکە وێ دەژنەچلۆ ئەو پیرە بابی بینە بە ئەملۆخم ئەڵەکە بابە تەنێ نەم لەمارە بە تەنێ کاکە دەترسێن بە قورعان کورە بۆ شەوە وەختی ژنی نانێ بابە کورە بابە ئەمەوە چەندەمین جا لە ڕای خۆ پێدەم تەمەی توی ژنیە ئەی مادەم دەمت واگەرما ژن لۆنانی تەمەنی من و ژنیان نەگۆتیە ئەدەمادەم کوڕمدا ئێوارە دەب شەوێ وەرە کاکە ئەو شو دەوەرە سەرەکم لێدە لەمارە ئەوەیە بە قورعان نارم بابە تااقەتم نییە ئەگەر مەجاڵێک بوو سەرێک لێرە دەم ئەو شۆ ئەوەی ستاز درەنگە سپێنش بە تەمان مارەخە زورمم لاو هەفتەی داوی شاڵە سەرێک لێ دەم ئێتخوا شێخە هەر لۆ خوای برێ لۆ خوای لۆ منە ئێ کوڕم مارە باب نزیکترە یا مارە غەزوور ئێ کوڕم دە ئەلاقە تۆزەک سفەتانەوی تۆزەک سفەت ئەم ئەنگومە ها پەروەردەکرد کورە مگەنجێتی خۆمە ها لە سنگۆدانە لە بۆ حاڵێ خانە بە قەپات شناکە حەک وڵڵی ڕاستیم بوویتە بەرە سیوە برێ بابە خەتو لە تەمەنێ ژن دۆ چێوەز بزانم تینەگەڕ نیگەرەکەش بێسرحەت بخۆ مسەیتەریشم کورە ئەوە شەنگە دەیگۆ سبێنێ وەرە سەرش لە ماری مەدا ئەدە بادەم وەیە با تەلەفۆن شلۆکەم هەر وەختەکەی پێ بگوژم هەم زانم لە چێندە دەستەکە وڵی نازانم دەیان خەرا بۆ خەرا دەبی چی بی ئەی نازانم سەرشمێ دەرناچی بە قورعان شویان لێ نەبی وڵی نازانم کورە بەرەحمەدی باپیرم الفاتحة خواهی خوش بەرەحمەد بی دوکانی ئاسن و پاسنەوەکەچی هەبوو ئەی نازانم دەردەی دێست چای دەکەم نازانم بیبی نازانم کوتە تۆدەم تۆ چی وەراوێر نییە وەچم بزانم خواهی تویش حاضر بیشه الو شەنگەی برام کوهۆی کاکە زوبرە کاکە زوێ دەست ناوی شوێ چت دەوێ ئەرێ باە چی نەگەرا ئەرێ کاکەم توزانم بەیعەتی تێدایە دوم چای من بە برنج و فاس و لاو نۆچی دەچیتن وڵا شەنگەی برام مارم قەبرە دەموچاو و بەژنیت و نە لە برنجی دەچی نە لە نچیش دەچی وەڵاهی بەشتە پێبرم بە برای خۆ وڵای خیافەت بە باوی دەچی باوی هێڵە کاکە دای خۆیشم مێدەی ئۆلوا بەعزە لۆ کورە دای دەخێەوە باشە دای ناخێەوە ها ڕەڵەکەی تو مۆبایلەکەی دەشێنم تو ڕەهات ئەی کورۆلۆ دایخست کورە دەی لە بۆ یەکەم لە بۆشتە وەڵا سمازەرە کردیە خوای پێش و دەستی ناو چەک و مەکاندای بەخوای ئەوە دیارە سەرچی ئۆتۆمۆ دروست دەکات لە ماری کورە براتم کورە حالەمە چەند بێ شعور توزانم بەیعەتی تێدایە یا ئەڵڵا کا ئەوە چییە شتۆکە کا بزانم کاکە کوڕی فەرەجی دێت تێرە کاکە دەرێ هەسە جرت و فرت و جرت و خۆداکە سانی نییە کاک ئەو خەرای کردی دەرە خوایلۆ پێ نابی ئەو خەرا کردی ئەو بزانە داک و بابی دادەنیشن هەزار قسەی دەکەن باسی دەکەن ئەوە کەوەنتەری کڕی ئەوە نازانم چ ئەو پارەی لەکوێ بوو ئەو مۆنی کاکڕی ئەو لۆ چوعادی خۆم گوشت کەس دەستی نەگریتنی کاکەدان گۆش بڕۆن وەڵڵی نە نازانەوە حالەمە دەستە میوانداری وەنداری خۆی تەربێت نابێت بسم الله الرحمن الرحیم کورەوە چییە بە قورئان هەزار کورە پارچەی کردی ئەیە کورەوە چییە بە قورئان ڕوعی لێ بوویت هەبی نەبی ئیشی ئەوەیە دیسانە ویست حازر دە بە قورئان هەزار تەلەفۆن بکەم لەسەر تەرناگرم باش
بەخوای بە ئیسفادەیە هەرجەوم گیرە جەو بابڕۆم باش هەستا توش بە پێش خۆدەی بەم چالادی هەستا خەتیبانی خێوەتی ئەی جواب ناداتەوە لێی گەڕێ ئەو برادرانی من هەم بێسفەت بوون بێسفەت بەرامبەر من هەتا گەنج بووم هەتا لەسەر شینگ و تااقەتی خۆم بووم هەتا هەبوون بووم لە جیرفانمدا بوو هەموو کاک فڵان کاک قادر و کاک فیشکە باژیان دەکردم بەس ئێستاکە دەزانن بەتەنێ لە ماڵە چیمە بەتەنیامە کەس سەرەکم لێ نادا کەس لە ئەحواڵم ناپرسی تەلەفۆنیشیان لە بۆ دەکەم بە کوڕەکان و بەو برادرە خوێڕیانەی من تەلەفۆن سەدا دەخ خۆم هەر بەتەنێمە هەر بەتەنێش بووم یان ڕادیۆنەکە بەکەرکم دێ یان ئەو قوڕگەی خۆم کە تەنیایی پێدەڕێوێنەوە سافیکەم لە بڵندی دەدای لە بڵندی لە بڵندی عزیزە لە بڵندی چیژێ ئاغایە گوندی پێم بڵێ ماچێت بە چەندی لە دوورە و هات لە دوورایە مەمەزێ چاکمە سوورایە بێدینە و لە خودای بە دوورە کەفرە و لە خودای بە دوورایە لە بڵندی وەی وەی لە بڵندی چیژێ ئاغایە گوندی پێم بڵێ ماچێت بە چەندی وەسیلە من دڵبەندی وەسیلە من دڵبەندی کافری بێدین هەش ئەو دڵێ جاران نەما عەشقەش پێ بکەم ئەو خوڵقەی جاران نەما پیاسەکی چای خانەی پێ بکەم ئەو دڵێ جاران نەما بچم سەڵتەنە و پیاسەی لای پارک و لای هاوینە هەوارەکانی گەلی عەلی بەگو ئەو لای پێ بکەم ئەجێژم ئەم ژیانە بەدانە گەرچی سەختە و گرانە بەدانە تەنیا هێوام تۆی جەنە بزانە ڕەحمی یارە تاقوکەی من چێت و شەیداکەی زووکەدەی 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 ئەمە زەرە تاقوکەی ئەمە زەرە تاقوکەی ئای چەندە نەخۆشم خۆیە خۆیە ئەگە مردیشم لەو تەنیایی نەمرم خۆیە تەلەفۆنش خەسرووی بکەم برێ خەسرۆ زوو وەرەوە ئەخیرەمە شەر چاردێنان ئەو شەڕە بکە لە ئەنجام دەر سەفەویەکان و عوسمانیەکانیەکیان گوتپاشان فیزیا دەرێتن مریش گێرەکەی خەسر جوابەوە خەسرۆشی مردم با بتاندیم دەکە وێلکە دەبتە مریش خسرو لە جواب نادەیەوە خەسر لەو شێخەی بکەم شێخ لا حول ولا قوة إلا بالله خلي بابا وقتي توكل والله نوزي تلفوني كاش بكي هل ناكر كاكا داشي من دارا لي ناكر بكرم جواب بدەنەوە ئێستا هەگرێم و ڕاست نییە دەوڵەتی تێک دەنێ دەرێم بۆ ماریڤە کۆمەرە مندارێکی کوڕ بەجیشیان لە بجم کوڕ خۆش زانجێری نییە نخۆ شعوری نییە لە بەجیشیان هیلتن جواب بدەنەوە جواب نادەنەوە مردم لەو تەنیایی مردم ئاگامە مردم دەتوانم هەستمەوە دەتوانم هیچ کەم مردم کوڕەکانم مردم
مناگومەها پەروەردە کرد چەند ئەگەرتا هیلاک بووم گەنجێتی خۆ هەموو لەسەر بۆ دانا ئەوها چاکەی گەنجێتی من دەدەنەوە ئەوها چاکەی ئەو بابی خۆتا دەدەنەوە ئەمرت نەمینە شێخەرێ وەڵڵا لەبەر ژنی ئاگای لە من نییە لەی لەسەر ماری غەزوورم بابیشی وا لەو تەنیایی مرد ئەخیرێمە تەواو تەواو بێسفەتی